سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڕۆباسی پلیستیشن 5 دەکەین کە دزیکی 3 بۆ 4 مانگ دەبێتن من بەکاری دێنم ئایا بۆ چوونم سێرە سەری باو 4 مانگا پێم وایە کۆنسۆڵێکە شایانی کڕینە یاخودنا پێویستە ئێوە بیکڕین یاخودنا چیم بەڵە لە ناو کۆنسۆڵی چیم بەدڵ نەبوو لە ناو کۆنسۆڵی با بەڕاستی هەموو شتێکتان پێ بڵێن بێ هیچ فلتەرێک بێ ئێوەی لایەنگری هیچ لایە بکەم بارس پێ بکەین تکا دەکەم لایک ئەو ڤیددیۆی لەبیر نەکەیت سەبسکرایب چناڵەکەم کە گەیشتنەوە توێ کەزە سەبسکرایب زۆرمان نمایە لە 100,000 باگەینە 100,000 سەبسکرایب بەڵایکردن دەگەینێ سەرتا بابینە سەر دیزایانی پلیستیشن 5 پێش هەموو شتێک بێگومان پێویستە باسی دیزاینەکەی بکەم دیزایانی پلیستیشن 5 پێم وایە دیزاینێکی سەرنجڕاکێشی نوێیە هەرچەندە من پێم وابوو لەوانەیە لە دوای 1-2 مانگ دیزاینەکە بە بڕای من تۆزە کەون دەبوو کەچی کەون نەبوو لەلام ئێستاش زۆر بە جوانی دەتوانم بڵێم لەسەر مێزەکەی خۆم دامناوە و هەموو کاتێککە سەیری دەکەم دڵم خۆش دەکە بەڵام ئەوەندە یاریەم پێی نەکردو بەڵام هەرچەندە دیزاینەکەی جوانە بەگشتی دیزاین پلیستیشن 5 پێ جوانە تاکە چێشم لەگەڵ دیزاینەکەی دارانی شوێنی USB تۆزەکە بێت و کێبڵەکەی بۆ شێوازان لێ بدەیت تۆزێک ناشیرین دەبی ئەگەر نا وەکو دیزاینەکەی زۆر بەدڵە زیاتر ئەو دیزاینە ژوادانراوەکەوە بە شێوێکی عامودی دابنێ بە قیتی دابنێ بە بەرزی دابنێ بە شێوەی دیکە تاقیم کردەوە لە هیچ شوێنێکی سێتەپەکەی من شوێنی نەدەبەوە بۆی مەجبور بووم دابنێم بۆ سۆنی خۆشی دەڵێ بەو شێوازە دایبنێن جوانترە کاراترە سالاکترە هەر لەسەر دیزاینەکەی پلاستیکە سپیەکانی دەوروبەری پێم وایە باشە تۆزی زۆر ناگری بەڵام ئەو پارچە پلاستیکە ڕەشەی ناوەڕاست کە شێوەیەکی گلۆسی هەیە بریقەدارە بەڕاستی ئەوەیان هەم شوێنی پەنجەی دەست بەجی دەمینێ و تۆزەکی یەکجار زۆری دەگری من زوو خاوێن دەکەم پاچی دەکەمەوە تاوەکە تۆزە ناو فانەکانی بەڵام پێویستی بە پاکردنەوە هەیە ماوە دەتوانانی پلاستیکەش بێگومان بە ئاسانی لێکیت و کە تاوەکو ئێستا لەو کارم نەکردی لەبەرەوەی سیقەم بەخۆم نییە و کارێکم کاتێکە کار دەکەم ئەگە بزانم پلێتی دیکەی پلیستیشن 5 لە کوردستانەیە بچم ئەوان بکڕم ڕەنجی بکەم ئەز ئەوەی لێ دەکەمەوە نەوەک بشێنم بەرزشم نەکەوی لێرە بەجدی دیزاینەکەیم بەدڵە لە پشتەوەش چەند پۆرتەکانمان ئۆکێ یعنی ئەو پۆرتەکانت هەیە ئەوەی تو ئیشت پێ بە زیادەوە هەیە بابمە چەک کارەبای سەرف دەکەم من بە باسی کوردستان کە بێگومان هیچ ڕیڤێرێکی عالەمی و قسەی ناکەم بەڵام لە کوردستان ئەگەر بێت و کارەبایەکی 4 ئەمپێریت هەبی لە ماڵەوە دەبی 1 ئەمپێر و نیوی تقریبان زیاتر کەمتر لە بۆ پلیستیشن 5 تەرخام بکەیت بەتابەتی کە بێت و پلیستیشن 5 بکات تۆزی زۆر چوبیتە ناوێ پانکەکانی بەردەوامی کار بکە یاخۆ سەرەتای هەڵبوونی کارەبایەکە دەیتە خواری ئەگەر بێت و 4 ئەمپێرت هەبی یاخود زۆر پێکرد بەڵام ئەوانەی کە 6 ئەمپێریان هەیە شتێکی زۆر لە ماڵەوە پێ ناکەن ئەگەر بێت و مزەخەی پێبی مزەخەی ماڵەوەت پێبی یاخود 2 تەلەڤیزۆن 3 تەلەڤیزۆن لەگەڵ سەلاجە یاخود ئەگەر هاوین بیبوون پارێدا شتانە پێکەی بێگومان تەحمل ناکە من ئێستا من لە ماڵی خۆمانە بری ماڵەکەمان تۆزە گەوریە هەموو پێکەوە دەژین 8 ئەمپێر کارەبام هەیە لەو 8 ئەمپێرەی دایما 6 ئەمپێر بردرایەت هەنە 2 ئەمپێر بنەوە مایتۆ لەو خۆم لەو 2 ئەمپێرەی دەتوانم پلیستیشن 5 ئەەکەم پێ بکەم لەگەڵ تەلەڤیزۆنەکەم بەڵام ئەگەر بێت و کۆمپیوتەری لەگەڵ پێکەم کارەبای خوارێ مەجبورم 6 ئەمپێری خوارەوە تۆزشتی کەمەوە بۆیە کارەبا تۆزەکە زۆر سەرف دەکات ئێستا کاتی کۆنترۆلەرەکەیە ئەو کۆنترۆلەری پلیستیشن 5 چەند شتێکی سەرنجڕاکێشی هەیە کە بەدڵمە یەک شتیشی هەیە کە بەدڵم نییە یەکەمیان باشتانە باسکەم کە بەدڵمە بێگومان دوگمەی گێڕەکانی ئەو گێڕانە بەردەوام هەموو کاتێکە من بەکاری دێنی هەموو کەسێکی بەکاری دێنی کاتەکات و پلیستیشن یاخود Xbox 8 یاریەک دەکەی لە هەر شوێنێک بەکارنانی گێڕەکانی زۆر باشە تریگەرەکانی ئارێک و ئاردو ئێلێک و ئێلدو ئەو هاپتی ینی ئەو تریگەرانە ئێستا تۆزەکە ڕێزستنسی هەیە بەرەنگاربوونەوەی هەیە کاتدا دەگری هەزەیەکی هەیە واتە ئێلدو ئاردو هەزەی خۆی هەیە هەزەکانی سەرنجە شە بەڵام تاوەکو ئێستا هەموو یاریێک ئەو کارە ئەو شتە بەکار ناێنن بەتابەتی یاریە کۆنەکان بەکارێن تەنان یاریەکانی سۆنی خۆشی تاوەکە ئێستا بەکارێن زیاتر مۆسەری دوگمەکانی دیکە کریستاڵیە پێم وابی جوانە بەڵام دەکرا ڕەنجی هەبە بم پێم وابە ڕەنجی هەبە جوانتر بوو لە ڕووی دیزاینەوە وەکو خۆم بۆ بۆچوونی خۆم دوگمەی مایکرۆفۆنەکە بەردەوام پێ بۆ یادبی ئاگداربی کاتەکە تۆ دایدەگری کاتەکە دوگمەی مایکرۆفۆندا دەگری کە گلۆپەکە زەر دەبیتن ئەو کاتی دەکا پێنیە گەنە بەردەوام پێ بۆ یاگە دەتوێت 100 نەڕۆ بەردەوام بیبژێنیەوە باشتر یاخود پێکێ لێرە عکسەکە پێکی دەکە کوژایتەوە دوگمەی لاتەنیشتەکانیشی ئەوە هەر دوگمەی پلیستیشنیە شتێکی باش نییە بەڕاستی من دەستی Xboxی لەو دوگمانە لەو لاو سەری خوارێت سان ئەوە ئێرەی باشتر لەو دەستکەی بەڵام بەگشتی بەدڵمە دەستکەی زۆر باشە یەکشتیم بەدڵ نیە ئەوش چیە ئەو دەستکە چاوری گەلە زوو دەگری وەکو دەستی ڕابردووی پلیستیشنی نییە واتە ئەگەر دەست تۆزێک چاوربی دەستی لێدەی ئەو چاوریە لەسەری دەمینێتەوە تاکە ڕێگەی پاکبوونەوەشی بێگومانیان بە قۆڵۆنیەک پاچکەوە قۆڵنەی دم چاو ئەشتانە یاخود بە دیتۆلێک چکە بەڕاستی پیس دەبی چاوری یەکزار زۆر دەگری ئەگە کەسێکی گرنگجی بە پاکخانی خۆت دەی بەسەران زۆر کەسی دەبینم کە دایمە دم چای پریز بکەیە ئەو هۆکارەکەی پەنجەکانت پیسە دەست دم چای خۆت نەدەکاتە دەستە هەموو شتێک دەبێت نەزە پشتە ملت مەدە دم چاوت مەدا بۆیە بە قۆڵۆنیە بەدام پاچکەوە
تۆی دەست لە دومچاوت دەی دومچاوت کاول نەکەی ئاگاداری خۆتان بە دەستەکەم بەدڵە یەک گلۆپی هەیە گلۆپەکەشی ئەلێرەیە گلۆپە ینی گلۆپە ڕەنگی دەگۆڕ گلۆپی یاریەکان لە پلەی چاری دیجیتان بەگشتی دەستەکەم بەدڵە بەڵام وچی وتم چەوری یەکجار زوو دەگری دەبی ئاگداری بابێ مەسەر ستۆرێجی واتە چەند گیگامان هەیە من بەخۆتە نەزان 825 گیگابایتمان هەیە 825 گیگابایت شتێکی بابەتەمان هەیە 800 گیگابایتێکمان هەیە 600 گیگابایتمان بەردەستە 625 گیگابایت شتێکی وایمان بەردەستە 200 گیگایەکە سیستەم بردیتی لەو 600 گیگای بێگومان بە دوو یاری سێ یاری پڕ دەکەیتەوە بەڵام بە یاری گچکە پڕناوتەوە هەندێکتان یاندەگاری گسکردن بەڵام کەمە پێم وایە سۆنی دەبواە بەلایکمی 1 تێرابایتی دا نەبە وەکو هاردەکەی Xbox Series X هەرچەندە بڵێ ئەگەر لەوانەیە بڵێن کاکە ئۆکەی هاردەکەی PlayStation 5 خێراتر لە هاردەکەی Series X بەڵام خێرایی باس خێرایشان لەبۆ دەکەم پێم وابوو سۆنی زیاتری هەڵبژار بە باشتر بوو لە خێرایەکەی لەبەر چشم Xbox Series X من خۆم بەکارم نهێنێ بەڵام ئەو خێرایی کە دەبینم لە یاریەکە هەچی وا زۆریانێت زۆر Xbox Series X خێراتر لە PlayStation 5 لە لۆدبوونی یاریەکەی واتە لۆدبوونی یاری ناگرێتەوە سەرەوەی هاردەکە چەندە سریع دەگرێتەوە سەر یاریەکەی کە چەندە ئەو یارە چەندە ئۆپتیمایز کرا لەگەڵ هاردەی کار بکات بەپێی لەسەر وەرەقەی بی PlayStation 5 دەبی لە هەموو یاریەکی لە هاردی سەرەکی خۆی لە Xbox Series X خێراتر یاریەکە لۆد بکات بەڵام زۆر یاریشمان هەیە کەوا Xbox Series X خێراتر لە PlayStation 5 لۆد دەکات لەبەرچە لەبەرەوەی ئەو یاریانە ئەو یاری تایبەتانە بە تەواوەتی لەگەڵ PlayStation 5 ئۆپتیمایز نەکرایەوەتە پرۆگرام نەکریا بە تەواوەتی لەگەڵ ئیش بکات سوود توانەکانی وەرناگری بۆیە پێم وابوو سۆنی ئەگەر بێت و گرنگی بەوەیدا بە هاردەکەی زیاتر کردی بە باشتر دەبوو لەوەی کەوە گرنگی بە خێرایی بدەکە خێراییەکەش ناوانێ لە هەموو یاریی کار نەکات واتە سوودێکی هەیە بەڵام سوودەکەی تاوەکەستان نەمان بینیوە سوودەکەم نێریوە و پێم وایە هاردەکەی کەمە بەڵام من چم کردیەوە من هاردێکی دەرەچیم هەیە کە 6 تێرابایتە هارد درایڤەکە لێمدایە یاریەکانی پلی چاری کەوانێشتا ئەپدیت نەکراین لەوە PlayStation 5 لەناو هاردەکەی دامنەیە هەر یاریشیش بمێرە سە پلی چارەکەی خۆم کۆپی دەکەم مەسە PlayStation 5 وەکەم لێ دەتوانم یاریەکانی پێ بکەم تۆزێک ئازام جارێک کۆپی کردن و دیلێت کردن و موڤ تەرتیبات وشت بەڵام هەر باشتر لەوەی کەوا یاریەکە بە تەواوەتی لە ئینتەرنێتی داڵۆن کرد بە باسی خێرایی ئینتەرنێتان بکەم هاوڕێیانی خۆشەویستم PlayStation 5 ئەگە بێت بە کێبڵ ئینتەرنێتی لێ بدەی خێرایەکی یەکجار زۆر وەردەگرین بۆ من خەتێکی FTTHم هەیە لە ماڵەوە کارتی لەزاریش داخل دەکەم کاتەگە یاریەک داڵۆن دەکەم ئەگە یاریەکە مەسەلەن بۆکو تاخیرنەوەی کە کردیتم یاریەکی 30 گیگابایتی نزیکەی 8 خولەک بۆ 10 خولەک دەخیانی داوەکو داڵۆن دەبێت خێراییەکەی زۆر باشەوەتە وەرگری ئینتەرنێتی زۆر باشە وایفایەکەی هەر زعیفە وەکو پلی چاریە بەڵام تۆزەگەی پلی چاری باشترە ئەن وایفای 6 بەڵام ئەمن مەسەن ئەو پلیستیشنەکەم لێردان هەسە و تەلەڤیزیۆنەی وایفایەکەشم ئەلێرێ باشە لە بنەوە کێسەمە جیهازی ڕاتەرەکەم کە زۆر لێ نزیکم ئەوجا 30 گیگای لەوانەیە ئەگەری هەیە لە جیاتی دەداقەی بە 50 دقیقەی داڵۆن بکە بۆیە تا پێتان دەکرێت بە کیبل کاری پێ بکەن باشترە بۆ کەسانی نازان چۆن بە کێبل کاری پێکەن تەلەفۆن و کۆمپانیای FTTH دەکەین دێت پۆرتەکەن لە بۆ دەکەنەوە دەتوانانی ئەو پۆرتی کێبڵی درێژکەوە لە پلیستیشنەکەت بدەیت باشترە چێشتێک کوژانەوەمان هەیە بەڵێ بێگومان ئەگەر بێت PlayStation 5 دووسێت جارەسە کارەبای لێ ببڕێ وەکو پلی چاری ئەگەری هەیە داتایەکەت بسڕێتەوە بۆیە پێتان دەڵێم تکا دەکەم UPS بەکاربینە UPS شتێکری بە 30,000 مندانێک کڕێ بە 50 دلار شتە چی وایە هەم کۆمپیوتەر و شاشەکان مەسەدانەیە هەم PlayStation 5 مەسەدانەیە کارەبا ببڕێ PlayStation 5 بەکەم ناکوژێتەوە بەدەستی خۆم بەمانەوە دەکشێمە نامەیز داتایەکم لێ بڕوە ئەو کێشەیە سۆنی تاوەکەستا عیلاجی نەکردیە داوەشەی سۆنی تاوەکەستا و کارت عیلاج نەکردێت کەشتێکی زۆر خراپە بەڕاستی بەسەرت بێ بێنە سەر سیستەم PlayStation 5 لەبەرەوەی ڕامەکەی 16 گیگابایت دەتوانی بە تەواوی سیستەمەکە بەردەوامی بەسەری کار دەکاتن ئەو شتانی کە بەدڵماوەی کەوا شوێنی میدیا و شوێنی یاریەکانیان جیا کردیتەوە هەرچەندەم پێشتیژ میدیای ئەوەندە بەکار ناین منە PlayStation 5 لەبەرەوەی تەلەڤیزیۆنی سمارت هەبی لە ماڵێ پێویست ناکە میدیای PlayStation بەکاربین تەنیا بۆ یەک حاڵەت میدیای PlayStation 5 گرینگە ئەگە مەسەلەن بۆ نەسەیری یوتیوب دەکەی یان سەیری نێتفلیکس دەکەی بە تەلەڤیزیۆنی ماڵەوە دەتوانی بە هیدفۆنەکەی خۆت بۆ نمونە هیدفۆنێکی لەو شێوازت هەیە دەتوانانی ئەو هیدفۆنە بە کیبل یاخود بە وایفای یا بە بلوتوث لەگەڵ PlayStation 5 دەکەت کۆنێکت کە هیدفۆنەکە لە جێکەی دەنجی تەلەڤیزیۆنی لە هیدفۆنەکە دێ بۆ حاڵەتە گرنگی سوود لە میدیاکەی وەردەگرمە من وەکو خۆم ئەگەر هیچ کەس سوود لە میدیاکەی وەرناگرم سیستەمەکەی بەڕاستی بدایەتەکەی پێم جوان بوو مانجی یەکەم زۆرم پێ جوان بەڵام ئێستا کەوم بووە ئەنی ئێستا پێویستیم بە گۆڕانکاری هەیە وەکو خۆم وەکو ژیر باسی عام ناکەم لەوانێت تۆ بەدڵ دەبی عافیە لە بۆتو بەڵام من کەسەکەم کە هەم کاتێک دەڵێم بەڕاستی شتەکان دەڵێم لە ئەنگلی ناکەم دیزاینەکەی کەوم بووە پێویستی بە گۆڕانکاری و ئەپدەیت هەیە بە تایبەتی ژمارە ئەو یاریانەی لە هۆم سکرینی هەیە زۆر کەمە و یەک کێشەی یەک جار گەورەشن هەیە لەگەڵ سۆنی کە زۆر پێ ناخۆشە و کاری دەکات ئەویش ڕیکلامکردنە من نزیکە 11 وەرەقەم PlayStation 5 دەیە کاتەکە PlayStation 5 پێ دەکەم یەکسەر سۆنی یەک ڕیکلام بە دوم چاوم دەدا پێویست ناکە ڕیکلایم بینم سۆنی ئۆکەی یەکسەر لۆ ئەو قسەش دەکەم لەبەرەوەی کاتەکە PlayStation 5 پێ دەکەی یەکسەر دوگمەی یەکسەر ئایکۆنی ئەکسپلۆرەر دەبینی کەوا ڕیکلامێکی بازرگانیە سۆنی لە ناو ستۆرەکی خۆی دیکە ئیلۆ کێشەم نییە
ڕکلامی بکە لە ناو ستۆرەکەی خۆی نەک کاتەکە پێی دەکەم یەکسە ئەی ببینم کاتەکەم ئازتم بەزان بەژێشم ناکەن بەڵام ئەگە بێت و یەکسە بێمە ناوی دەمێ ببێنەوە یاریەکانی خۆم گرنگی بە ڕکلامی نادەم هەر یاریەک بێ بیکڕم دەستمە ستۆری یەکسە دەیکڕم بە ڕکلام شت ناکڕم کارێکی خراپیان کردە بەڕاستی سۆنی داوەشی سۆنی بەوەشتەش وە ژمارە ئەو یاریانە لەناو هۆم سکرینەکەی دایانە بەڕاستی کەمە شەش یاری حەڤ یاریە من دەمێ وەکو پلەیستێشن چارەکەی خۆم بەڕێز بێت هەموو یاریەکان ببینم نامەوێ بەکەمی بی تاکە ڕێگاش بۆ بینی هەموو یاریەکانت بێگومان دەی بچێ دەستە ڕاستی خۆت لێ بچێ ناو گەیم لایبرەری لێ بچێ بەشی ئینستۆڵی چەند بەشێکمانێ ئینستۆڵمان هەیە لەگەڵ گەیم لایبرەریمانەیە کە هەموو یاریەکانی تێدا ئەوانەی کە ئینستۆڵە و ئینستۆلیش نییە ئەوانەی کە کڕیوتە لە پڵس وەریگرتیە لە ناود وەرگرتیە لە هەشت چوێنە وەرگرتیە دەبیستمە ناو ئینستۆلی لەوێش دوو بەشمان هەیە کەەوە ستۆرێج کۆنسڵمان هەیە کە ئەو یارانە لەسەر هاردی کۆنسڵەکەی کەش دەخوارێ واتە زۆر زەحمەتە بچم ئەو هەموو بگەڕێمتەوە یاری دەبینەوە بێگومان سێرچمان هەیە بەڵام دەمێ وەکو پلەیچاری قەدیمی خۆم یاریەکان لە پێش چاوم بی یاخود فۆڵدەرم نەهەبێت کەمان پلەیستیشن من زۆر حەزمە فۆڵدەری دەمێ لە شاشەی فۆڵدەر هەبیتن فۆڵدەرێک لێرە هەبی فۆڵدەرێک لێرە هەبی لە خۆم دروستیان بکەم فۆڵدەرەکی دەکەمە یاری ئاکشنەکان فۆڵدەرش دەکەمە یاری ستۆریەکان فۆڵدەرێکی دەکەم بە ناوی ژیدی کە ئەو یارانەی هەموو ڕۆژێ ئەنجامی دەدەم کە حالیان بەس مایکرافت خەتای من نییە بابێمە سەریارەکە پلەیستیشن 5 تاوەکو ئێستا چەند یاریێکی گچکە لێ بۆ بڵاوکرێتەوە ئەنی یاریی تایبەتمان نییە بە پلەیستیشن 5 بەس دیمن سۆڵزمان هەیە وەکو ئەکسکلوسیڤی تاو ئەگەرنا ریتۆرنال هەشتا بڵاو نەکرێتەوە کینا بریج ئۆف سپیرز بڵاو نەکرێتەوە گاد ئۆف وار ڕاگنۆراک ئەکیدی مەزەڵانی هەیە بڵاو نەکرێتەوە هۆرایزن فۆربیدن وێست کۆتایی ئەسڵ بڵاو دەکرێتەوە گراند توریزمۆ 7 دواخرا واتە یاریمان نییە دەبیت بکە ئێمە یاریەکانی پلەیچاری بکەین کە من هەموو زۆبەی زۆریم تاوا کردیا واتە هیچ یاریێک نیە ئێستا ئەنجامی بدەم یاری نوێژ جارێ نایە کاک پلەیستیشن دەیتوانی یاریە کۆنەکانی پلەیستیشنی ریماستەر بکاتەوە یاخود بیکاتە 6 فریم لەسەر پلەیستیشن 5 بۆ نمونە یارێکی وەکو The Last of Us Part 2 تاینە یەک جارە یاریم کردیا حەزم لێ ئەو یاری دەست پێکەمەوە دووبارە بەڵام نەکرێتە 6 فریم ناکەم یاریەکەش ناکەم تاوەکو نەکرێتە 6 فریم چونکە بادەم کۆسڵەکەم توانێت 6 فریمی هەیە بۆ بە 6 فریم یاریەکە نەکەم تەنیا گادۆڤاریان کردە 6 فریم دەیزگۆنیان کردە 6 فریم بەڵام Last of Us نەکرێتە 6 فریم زۆربەی هەر زۆر یاریەکانی پلەیستیشنی نەکرێتە 6 فریم تەنان یاری Red Dead Redemption 2 تاوە کەستە بە کۆنسڵی ئەپدەیت نەکرێتەوە ئالو باش گیانە ناو ڤیدیۆمە لما تجي أمنا تكالب زانا بزوجة بدر ما يزعيبينه والله قرر شيء رش منه بينه یاریەکانی تەنانەت GTA 5 هێشتا ئەپدەیتی تاو نەکرێتەوە لە بۆ پلەیستیشن 5 کاتە سوودێکی زۆری لێ وەرناگری لە پلەیستیشن 5 گە بتێ بەش کوالڵیتی 4K 6 فریم یاخۆ 6 فریمی تاو یاری بکەم ئێستا ئەگە بێت و مەسەلەن پێشتری 30 فریم لای من ئاسایی بوو لەبەرەوەی کۆنسڵ تەنیا 30 فریمی دەتوانانی یاخود هەندێک یاری هەبوو 6 فریم بەڵام ئێستا لەبەرەوەی تامی 6 فریممان زیاتر کردی لەسەر کۆنسڵی هەرچەندە من لە PC بەردەوام 6 فریم یاری دەکەم ئەوە کێشە نیە بەڵام باسی کۆنسڵ دەکەم هەندێک خەڵکی PC نێ ژێ بە 6 فریم گەمەی دەکەم I know دەزانم بەڵام باسی کۆنسڵ دەکەین ئۆکەی تێکەر مەکەشتی لە کۆنسڵی تامی 6 فریممان دیتی ئێستا بەڕاستی ناتوانم بە 30 فریم لەسەر کۆنسڵ یاری بکەم بەس عیبە دەمەوێت Last of Us بکەم دەمەوێت GTA 5 بکەم دەمەوێت Red Dead Redemption بکەم بە 6 فریم لەسەر پلەیستیشن 5 بکەم لەبەر چ دەمەوێت لەسەر پلەیستیشن تا مەسەن GTA 5 نێرە هەیە بە 6 فریم تاوا نەشەن بە 120 فریم تایم یاری بکەم بەڵام دەمەوێت پلەیستیشن گەم بکەم لۆ دەمەوێت لە خۆم دانیشم پار دەمەوە لەسەر کورسی دا کۆم درێژکەم گەمە بکەم بە تەلەڤیزۆنێک گەورەی خۆم ناکە لەسەر کۆمپیوتەر دانیشم ملم دێشی ئەمجا جەماعەتی کۆمپیوتەری ئۆکەی ئەو شتانێک کە بەدرم نییە بەگشتی لەسەر پلەیستیشن 5 سیستەمەکەی UI-یەکەی کەم بووە پێویستی بە ئاپدێتی هەیە سیستەمی سێتینگەکەی زۆر سادەیە ئەسڵان سوودێکی زۆری نییە بێگومان سوودی هەیە بێگومان ناڕمی سوود نییە بەڵام پێویستی بە ئاپدێت هەیە بە کاملی کۆنسڵەکەش خەریکە لە پێش چاو کەون دەبی لەبەرەوەی هیچ یاریەکی نوێمانێ بیکەم خەتای من نییە بەس ماینکرافتی دەکەم چ بکەم زۆر بە یاریەکانی کەم کردین ناتمۆستە یاری دووبارە تاوەکو ئەپدێت نەکرێنەوە بەڵام یاریێکی وەکو هیتمان سێم کرد لەسەر پلەیستیشن 5 بە گرافیکی 4K 6 فریم بەڕاستی ناوازە بوو چاوەڕێیان یاری نوێمە یاری نوێ سۆنی کەمان کۆپانیاکان ئەوە چیەوە ڕەنگە سۆرم مۆری پێوەدری فعۆیانەوە کەلا پیرەمەری تەقاعودی ناخۆش بەگشتی پێویستە بیکڕی یاخود نەکڕی بە بڕوای من ئێستا نرخی پلەیستیشن 5 لە کوردستان بۆ منە 850 دلار بە بڕوای من جارێ مەیکڕن پێتان دەڵێم ئەگەر حەز دێ کۆنسڵەشی نوێ بکڕین گرنگی بە یاریەکانی وەکو The Last of Us God of War Ghost of Tsushima ئەوانە نەدەی ئەنی ئەو گەیمانە دەکەم مهم نییە بیکیانێکی هەنەت کردیە دێ کۆنسڵ نوێژ بکڕین پێم وایە بڕۆ Xbox Series X بکڕە لەبەرەوەی نرخی ئەرزانترە بە 600 دلارە واروە لە ڕێهێز توانە تۆزێک بەهێزتریشە
واروها على روی سیستمەوە زۆر ئەپدێتی زیاتر لۆ دەی لە پلەیستیشن 5 بەڵام ئەگەرە تو کەسێکی کەوا حەزت لە یاریەکانی Ghost of Tsushima God of War The Last of Us Part 2 Days Gone نازانم چ یاری ئەکسکلوسیڤەکانی سۆنی کە حەزت لە یاریانەیە بە تێ کۆنسۆڵی نوێژ بکڕین پێم وابیکەوە چاوەڕێ کە جاری 850 دلاری پێمەدا چاوەڕێکە تاوەکو نرخی تۆزە گەرزانتر دەبی بەڵام ئەگە هێشتا حەز دەکەیتەوە ئێستا بیکڕین بیکڕە خۆ لەسەر قسەی ڕانەوەستا بەس بەگشتی ئەوە کامی ئەو قسانە بۆ دوای ئەو سێ چار مانگە بکەوە پلەیستیشن 5 بەسەر مردە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بیت کار دەکەم کەوە لایک ئەو ڤیدیۆ لە بیر نەکەی سەبسکرایب چناڵەکەم بکە ڕێز خۆشەویستە قوڵ بکەن تا ڤیدیۆیەکی دیکەم دوای نەرێن ژیر لە یانگریت کرد هەموو قسەکانم بەڕاستی گۆ خواتان لەگەڵ